سڵاوتان لەبێ فێستیڤاڵی گۆڵ لە کارگەی کلتور لە شاری سلێمانی بەردەوامی هەیە. لێرە لەپاڵ ئەوەی کە هاندەرانی هەڵبژاردە جیاوازەکان سەردانی کارگەی کلتور دەکەن بۆ بینینی یاریەکانی مۆندیالی 2026 لەپاڵ ئەوەشدا چەندین جۆر چالاکی وەرزشی لەلایەن گروپ و تیپە جیاوازەکانەوە لێرە لە کارگەی کلتور پێشکەش بە بینەران دەکرێت. هاندەرانی هەڵبژاردە جیاوازەکان بە جۆش و خرۆشەوە سەردانی کارگەی کلتور دەکەن دێنە نێو فێستیڤاڵی گۆڵەوە کە لەلایەن دەستگای میدیای کورساتەوە ئامادەکراوە دێنە ئێرە و بینەری سەرجەم یاریەکانی مۆندیالی 2026 دەبن. بەخێر هاتن بۆ فێستیڤاڵی گۆڵ. چۆن بڕیارتانە لەم فێستیڤاڵەدا بەشداری بکەن و بینەری یاریەکانی مۆندیالی 2026 بن؟ زۆر سپاس. سەرەتا پێشەشی زۆر سپاس بۆ دەستگای میدیای کورسات بۆ ئەم کەشە خۆشەکە لە شاری سلێمانی دروستیان کردووە بە تایبەتی کە سلێمانی دایم پێشەنگ بووە لە هەموو ئەم بوارە وەرزشیەکان و هەموو بوارەکانی کەیە. بەڕاستی جێکی زۆر خۆشیە یاریکردن لێرە لەگەڵ مۆندیالە وکوابێت لە وڵاتە ئەوروپیەکان نابیت. چێژێکی خۆشم لێ بینی. دەوترێ سیرکردنی یاری بە کۆمەڵ لەگەڵ هاوڕێیان و خێزاندا چێژێکی تایبەتی هەیە. ئەو هەستە لە لای تۆ هەبووە یاخودە و کەشە تایبەتە لێرە بۆ تۆ ڕەخسێنراوە؟ بەڵێ بەڵێ کەشێکی خۆشیە هەم بۆ عایلە هەم بۆ زوگورد شوێنێکی زۆر خۆشە. چێژ لە یاریەکانە بینی بەڕاستی من پێشتری شاتم سەردانم کردووە ئیم شەویژە لێرەم سێری و یاریەمان کرد یارێکی خۆش بوو. ئینشەڵا ئامادەین سێری یارێکی کەشکەی. ئاڵێ سپاسدانەکەین. بەڕێستان هاندەری کام هەڵبژاردە؟ من خۆم بە حکومەوەی کە یاریزانێکی بۆکسێنم تۆزە لە دووگۆڵیەوە دوورم بەس هەر بە یادی مۆندیالی کۆن جمهوری فەڕەنسام. بەنیازن لە ڕۆژەکانی ئایندەشا سەردانی کارگەی کلتور بکەن بۆ فێستیڤاڵی گۆڵ بێنەوە؟ ئینشەڵا بەبێ مەجال بە تایبەت بۆ یارەکەی فەڕەنسا و عێراق حەزم لێیە سەردانی کەم. ئینشەڵا ئەو کاتە ئامادە بێت. هولندا لا تتخلى عن كرتها الجميلة مهما كان الحال مهما كانت الأسباب مهما كان سڵاو لەبێ بەڕێستان وەک ڕێکخراوی HAW چۆن بڕیارتان نابێنە کارگەی کلتور و لێرە چالاکیەک لە نێو فێستیڤاڵی گۆڵا پێشکەش بکەن؟ سپاس بۆ ئێوە. ئێمە ڕێکخراوی HAW سەر بە ناوەندی وەرزشی کوردستانین ساڵانە چەندین جار هەڵەسین بەکردنەوەی ئەم پول و چالاکیانە بۆ شاری سلێمانی و هەرێمی کوردستان بە تایبەتی. ئەمڕۆ ئامادەکاریکی تەواوەکەین بۆ سەرەتای مانگی حەوت کە پاڵەوانێکی ئینتەرناشناڵی نێودەوڵەتی بەڕێوەیە کەناڵی کوردستان سپۆنسەری سەرەکیمانە. ئەم دەست پێشخەریەی کەناڵی کورسات و دەستگای میدیای کورسات چۆن هەڵئەسەنگێنی کە بەردەوام گرنگی داوە بە بوارەکانی وەرزش و ئەو چالاکیانی کە بەڕێستان سازیەکەن؟ سپاسانەکەی ئێوە لە سەرەتاوە لەگەڵ ئێمە بوون لە ماوەی 3 ساڵە ئێمە بەردەوامین لە سەرەتای دروستبوونی ئەم جۆرە چالاکیەوە لە سلێمانیە کەناڵی کورسات هەموو کاتە ڕووماڵی چالاکیەکانی کردبووین. سپاسی جەنابتان دەکەم. چۆن بڕیارتان ناکە لە نێو فێستیڤاڵی گۆڵ و لە کاتی مۆندیالە چالاکیەکەتان پێشکەش بکەن؟ بەڵێ بە تایبەتی ئەو جەوە وەتشەی لە شاری سلێمانیا ڕەخساوە پێش خۆناغی کۆتایی مۆندیال ئێمە بەنیازین گەورەترین فیستیڤاڵی دەشکانەوەکەن لە شاری سلێمانیا. کەناڵی کورسات شوێنێکی تایبەتی ئامادە کردووە و سەپۆرتێکی سەرەکیشمانە. بە دوور لە ئەو چالاکیی کە بەڕێستان ڕێکتان خستووە تاکو چەنێک ئەم شوێنە تایبەتە کە دەستگای میدیایی کورسات ئامادەی کردووە بۆ مۆندیالی 2026 سەرنجی بەڕێستانی ڕاکێشاوە بەڕێستان بینەری یاریەکەی پێشوو بوون. تا چەند گرنگە ئەم شوێنانە هەبن بۆ خێزانەکان بۆ هاوڕیان کە بتوانن لێرە لە کەشێکی ئاوا تایبەتدا بینەری یاریەکانی مۆندیال بن؟ بەڵێ بەڕاستی من ئەم شوێنە تایبەتە ئەم ستەیجە تەنها لە وۆرڵد چامپیۆنا بینیومە یاخود لە پاڵەوانتی ئاسیاییە شوێنێکی وا تایبەت دەکرێتەوە بە وەرزش بە تایبەتی. ئێستا ئێمە لە قۆناغی مۆندیاڵین ئەم شوێنەمان بە جوانترین شوێندانا بەڕاستی من وەکو خۆم شوێنی وا جوانم نەبینیوە. ئیتر شەشەمین پاڵەوانێتی HAW لێرە ئەنجامەدەین. بەڕێستان هاندەری چه هەڵبژاردەیەکن لە مۆندیالدا؟ بەرازیل. سپاسانە. ركلة ثابتة ستنفذ كمان على التنفيذ لمصلحة المنتخب الياباني من أجل هدف أول للالتقاء الأول لفرحة أولى عطية هنا ترسل. بەڕاستی کە بینیمان کورسات کەناڵی ئاسمانی کورسات وانوێتی شوێنێکی وا ڕێک و پێک و جوان ڕێخا بۆ گەنجانی ئەم شاری سلێمانی بە تایبەتی کە دروستکردنی شوێنێکی وا
بۆ ئەوی کە ئەزمون لە یاریەکان وەرگری بەڕاستی کەمە ئێمە زۆر سپاسی کەناڵی کورساتەکەین کە توانێتی ئەم هەلە بۆ ئێمە بڕەخسێنێ بتوانین بە کۆمەڵ لەگەڵ هاوڕێیانە کۆبینەوە بتوانین چێژ لە یاریەکانی مۆندیال وەرگرین لە کەش و هەوایەکی ئارامە لە شاری سلێمانی. بەڕێستان هەندێکی چ هەڵبژاردەیەکن. ڕاستی ئەمە کێشەمان نییە بۆ هەڵبژاردە من زۆر سریاری ناکەم بەڵام بە بۆنەی جیاوازی شوێنەکە و خۆشی شوێنەکەەوە بە بۆنەی هاوڕەکانمەوە توانیمان بینە ئێرە و چێژ لەم یاریانە وەرگین. تۆ لەگەڵ هاوڕەکان تو بۆ دڵخۆشکردنی هاوڕەکانی هاتوویتە تێرە. بەتەشید من هەروەکو بەشداربوویەک لەگەڵ ئەوان هاتوم سێری یارەکانەکەم. عن طريق المتقدم مايدا والعطية كرة يابانية لكن تغطية دفاعية كانت موجودة. سەرچادەستان خۆش بێ بەڕاستی کەشێکی زۆر خۆش و یانی کسێکی ینی ئارام خۆشە ئێمە وتە لەگەڵ خۆم و کوڕەکەم هاتوین ئەمڕۆ بۆ سێریکردنی یاریەکان خۆی ئەم هەندەری یابانە ئێتر ئەم شەوتی باوکە با بچین بۆ ئەوێ وتم بەسەر چاوەچین سەری یاریەکانەکەین خۆشمەندەری ئەڵمانیام پێشتر یارێکی ئەڵمانیا لێرە بووم ئەو هەروە ئەم ساڵی 2022 کە ئەوروپا بوو هەموو شەوەکان تقریبان ئێمە هاتین بۆ ئەم کەشە بەڕاستی زەوێکی خۆش و ئارام و هەستەکەی کە لە تۆ لە ساحەیەکی بازانین لە ساحەیەکی گەورەیە دانیشتووی ڕاستی شتێکی خۆشە. زۆر زۆر بەخێر هاتن هەستی تۆ چۆنە کاتێک لەگەڵ باوکتا یەک سێری یاریەکانی مۆندیالەکەی هەستێکی زۆر خۆش بێ کە تیبەکەم ئەیبەنەوە زۆر دڵخۆشە بم و یعنی چۆن بڵێ زۆر دڵخۆشە بم کە تیمەکەی بنەوە چووکە سەرەکەوم بۆ ڕاوندێکی تر. تۆ هەندێری چه هەڵبژاردەیەک؟ یابان. لێرە چەندین جۆر یاری منداڵان دابین کراوە بۆ ئێوە هیچ لەو یاریە منداڵانانە تاقی کردوێتەوە؟ باسکەکەم تاقی کردێتەوە. بەڵێ. بەخێر هاتن دەستان خۆش بێ بەخێر هاتن. في آخر مواجهة للمنتخب الياباني في بطولة كأس العالم. بەڕێستان چۆن بڕیارتان نا سەردانی فێستیڤاڵی گۆڵ بکەن و لێرە بینەری سەرجەمیاریەکانی مۆندیال بن. وڵایی وەکو خۆم وەکو گەنجێک هاتوو بۆ سێکردنی ئەم یاریانە شوانیش لەگەڵم کۆمەڵە ڕەفیقانەماین بەڕاستیێرە کەشێکی تایبەت و خۆشی هەیە و کەشەکەی ینی ئارامەوە کەشێکی هات ئەو کەشەکەی زۆر تایبەتەوە دڵخۆشی لە کەناڵی کورساتەکەمکەوە ئەم شوێنەی دابین کردووە بۆ گەنجەکانمەکەوە بێن سێری یاریەکان بکەن شەوانە لێرە دەستان خۆش و دووبارە بەڕێزی. لمساعدة المنتخب الياباني في الأيام القليلة الماضية. دەستگای میدیایی کورسات بەڕێکخستنی فێستیڤاڵی گۆڵ لە نێو کارگەی کللتوردا کەشێکی ئارام و تایبەتی بۆ خێزانەکان و سەرجەم ئەو هاوڕێیانە دروست کردووە کە سەردانی ئێرە دەکەن لێرەوە لەڕێی ئەم شاشە تایبەتەوە دەتوانن بینەری سەرجەمیاریەکانی مۆندیالی 2026 بن.